سلااو ڕێز هاورانی هێژە ئەمڕۆکە لەسەر بابەتی قسە دەکەم کە بەڕاستی بابەتی من نییە، یعنی سیاسەتی ناوخۆ بابەتی من نییە، سیاسەتی ناوخۆی کوردستانی عراق مەبەستمە زیاتر. هۆکارەکەی ئەوەیە کە بابەتی من نییە، جگە لە ئەوەی بابەتی من نییە لە هەمان کاتدا حەزیشی لێ ناکەم و حەز نەکردنەکە بێگومان لایەنی دەرونیشی هەیە، ئەوەتان لێ نەشارمەوە، چونکە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکمان هەیە لە کوردستانی عراقدا، ئیتر هەتاوەکو ئەو ئۆپۆزیسیۆنە هەبێ قسەکردن لەسەر سیاسەتیش بەڕاستی بێواتا دەبێ بێ مانا دەبێ. بەڵام مەسەلەی شێروانی مەسەلەیەکە لە سەروی سیاسەت، مەسەلەیەکی ئەخلاقیە، مەسەلەیەکی ویجدانیە، مەسەلەیەکی پەیوەندی بە نرخ و بەها گەردونیەکانەوە هەیە، بۆیە لەسەر ئەوە قسە دەکەن. ئەو هەڤاڵین و سۆرانی باش فام ناکەن ئەزێ لە داویە بەرنامەدا لەسەر هەمان بابەتێ چەند پەیوەن بە کورمانجیژی ببێژم. لە کەرەمەخوا بەردەوام گۆداری بکەن هەتا بەشی سۆرانی خلاص دەبێ پشتیوێ ئەزێ بە زاراوەیە کورمانجی ئانژی بەدینی ئەزێ چەند پەیوان لەسەر مەسەلەیە دەستگیرکردنە شێروانی یعنی درێژکردنە حکمێویش بۆ 4 ساڵ و نیوی دنێ بە بەهانەیەکی دنێک و حکمێوی خلاص بووە چەند ساڵە دە زیندانێدایە لەسەر ڕێوەیەکێ ئەم داخفن. پێش لە هەموو شتێک هەندێک بابەتی فکری و تیۆری هەنا ڕەنگ بێ یارمەتیمان بدەن لە بۆ شیکردنەوەی ئەو بابەتە، بەڵام من لە کۆتاییدا بابەتەکە بە ڕقی بنەماڵی بارزانی لە بۆ شێروانی بە بابەتێکی مێژوویی، بابەتێکی کۆمەڵایەتی، بابەتێکی هەرێمی دەبەستمەوە، هەرێمی کوردستانی عراق، هەبوونی عەشیرەت و ڕقێک ترسێک لە بەرامبەر شێروانیەکان کە لە ساڵی 60ەکانەوە بنچینە دەگرێ بۆ دەبەستمەوە. بەڵام با سەرەتا چەند بابەتێکی فکری باز بکەین لەمەڕ تیۆری دکتاتۆر و ترساندن. ئەمە دەمانباتەوە بۆ چەند تیۆریەک. یەک لەوانە تیۆری سەلکتیڤ ڤایۆڵەنسە کە ستاتیس کالیڤاس لە پەرتووکی خۆیدا لە 2006 چاپ کرا، The Logic of Violence in Civil War، باسی ئەوە دەکا ئەڵێ دکتاتۆر و ڕژێمە تاکڕەوەکان تند و تیژی هەڵبژێردراو نەک هەڕەمەکی بەکاردێنن بۆ دروستکردنی ترس و بە دسپلینکردنی دانیشتوان. یعنی ئەمە کورتەی بابەتەکەی، بەڵام ئەمە وەکوتم پەرتووکێکە. لەسەر ئەمە باس لەوە دەکا کە دکتاتۆرەکان لەو سەردەمەدا ئیتر وەکو سەردەمی نازیەکان کۆمەڵکوژی ئەنجام نادەن، بەڵکو کەسانێک هەڵدەبژێرن لە کەسایەتی ئەواندا هەموو کۆمەلگا دەترسێن و تەمبیان دەکەن. و ئەمە لە زۆر شوێنی دنیای مۆدێرندا ئەمڕۆکە دەبینین و وێنەی هەیە وەکو شێروانی. تیۆری تۆتالیتاریزم و ترس هەیە کە ئیتر هانا ئارێنت لە 1951 باسی لە سەرچاوەکانی کردووە. باس لە تیۆری کلاسیک دەکا ئەو زیاتر، باس لەوە دەکا کە ترسی دەسەڵات لە ترساندنی خەڵکدا لە بۆ ئامانجەکەی ئەوەیە و یانیش تیرۆر، ئەو جۆرە تیرۆرە دەبێتە تایبەتمەندیەکی یاسایی بۆ حکومڕانی هەمیشەی. ئەو بێگومان ئەڵمانیای نازی، یەکێتی سۆڤێت و هەندێک وڵاتانی دیکەی ناوچەکەش باز دەکەم. بەڵام لە ڕاستیدا بە بینە سەرەوەی کە ئەم جۆرە تیۆریە تا چ ڕادێک لەگەڵ ئەو ترسەی جەنابی مەسرور بارزانی دەگونجێ بۆ دەستگیرکردن و بەناسایی
داڕزاندن و لە داردانی شێروانی وە لە دواییشدا درێژکردنەوەی تەمەنی زیندانیەکەی بە بیانوویەکی هیچ و پوچ کە گوایە لە زینداندا هەڕەشەی کردو. مرۆڤ کە لە زینداندا بێ هەڕەشە بکاتی هەڕەشە نەکاتیانی ئەو مرۆڤە گیراوە زیندانیە. یعنی ئەمە چییە؟ لە ڕژێمێکی فاشیستی 12 ئەیلولدا کەسانی وەکو ساکینە جانسس کە ڕۆژانە تفیان بە جەندرمە و سەربازەکاندا دەکرد، تفیان پێدا دەکرد، جوێنیان پێدا ئەدا، بەڵغەمیان کۆ دەکردەوە پێیاندادا. ڕۆژێک بینیتان ئەو ڕژێمە فاشیستانە سزای ساکینە جانسوز و هاوڕێکانی یەک ڕۆژیش درێژتر بکەنەوە، گوایە تفی بە گاردیانێکی هیچ و پوچ داکردووە؟ نەمان بینی. ئەمەیان یەک. لەلایەکی دیکە ئەو ڕژێمە دیکتاتۆرانە تایبەتمەندێکی جیاوازتریان هەیە لەگەڵ جەنابی مەسرور بارزانی. جەنابی مەسرور بارزانی یەک ڕۆژ لە شاخ نەماوە، هەرچەندە لە شاخمان بەڕای من مقدس نییە. ئەو چەتە گەریگەی ئێستا کە دەیبینی سەرچاوەکەی خۆی شاخە، سەرچاوەکەی پێشمەرگەیە، سەرچاوەکەی چەکداریە، سەرچاوەکەی ئەدەبیاتی چەکداری و یاخیبوونی کوردیە. ئەدەبیاتی چەکداری و یاخیبوونی کوردی ئیتر خواردن و ئۆکسجین بەمەددا، ئەدەبیاتی شەهید، ئەدەبیاتی چالاکی، ئەدەبیاتی قارەمانەتی پێشمەرگە و قسەی قۆڕ، زۆر ئۆکسجین و ئاو و خۆراک بەم جۆرە دیکتاتۆریەتردا. بەڵام کەسی مەسرور بارزانی یەک ڕۆژ بە پێچەوانەی معەممەر قەزافی یەک ڕۆژ سەربازی نەکردووە، یەک ڕۆژ نەیتوانیوە ببێتە فڕۆکەوانێکی باش وەکو ئەسەدی باوک، یەک ڕۆژ نەیتوانێت تەنانەت کودەتایەکیش بکە، نەیتوانێت دوو سەربازی بەڕێ ببە. لەسەر دەستان گەورە بووە، لە ئەمریکا خوێندوێتی، کوردێکی باشی نەبووە و لەسەر دەستان هاتووە خۆی بە میری هەرێمەکە زانیوە وەکو میرات لە بۆی ماوەتەوە. یعنی کەواتە بەڕاستی بێویژدانێکی زۆر زۆر گەورەیە لە بەرامبەر ستالین و هیتلەر و قەزافی و سەدام حوسێن کە ئەمانە بە پێی خۆیان هەندێک ڕەنج و ماندووبوون و قارەمانێتیەکی دیکتاتۆریانەش بێ هەیە نەخۆن شتێکیان کردووە، ینی دارێکیان لەسەر بەردێکدانەوە. بەڵام وەرە ئەتو یەک شتم پێ بڵێ لە تەمەنی مەسرور بارزانی ئەنجام درابێ و یەک سوودی ئەوەندەی نەک بۆ خەڵک، نەک بۆ هەرێمی کوردستان، نەک بۆ عێراق، تەنانەت بۆ پارتی دیموکراتی کوردستانیش هەبێ نییە، ئەست و ئەساسی نییە. بابینە سەر دوایی تیۆری کە تیۆری مۆدرن پۆلیتیکال ساینسە، ئەو لەوێدا ئیتر من نمونەی مانکۆر ئۆلسۆ کە باس لە لۆژیکی کردەوەی بە کۆمەڵ دەکا، وا بزانم 1965 ئەو تێزەی نووسیوە، لەوێ ئەڵێ لەوێ بە شێوەیەک لە شێوەکان باس لەوە دەکاتن کاتێک دەسەڵات تاکێک بە ئامانج دەگرێ، ئەو باش دەزانی کە تاکەکانی دیکە ڕاناپەڕن، ئینجا ئەمە دەکا و تاکەکانی دیکە چۆن بیر دەکەنەوە، تاکەکانی دیکە کە بزانن ئەو دەسەڵاتە ئەوڕۆ هیچ بەوان ناکاتن، ئیتر هەڵناپەڕن، دەنگ دەرنابڕن و قسە ناکەن. ئیتر ئەمە ئەمڕۆکە ئەم هەموو تابلۆیانە، ئەم هەموو سەرچاوە فکریانەی کە سەرچاوە فکری و تیۆریانەی کە باسمان کردن، هەر هەمویان لە مەسەلەی شێروانی کەم تا زۆر خۆیان دەبێنەوە. من لێرەدا دەمەوێ وێنەی فلیمێکی ئەمریکاییتان نیشان بدەم بە ناوی پیاوەکانی سەرۆک، هەموو پیاوەکانی سەرۆک. لە فلیمی پیاوەکانی سەرۆکدا ئیتر دەبینین کە لەوێدا پیاوەکانی سەرۆک لە ناو قەسرەکەی سەرۆکدا بۆ ئەوەی دەسەڵاتی سەرۆک ڕۆژێک زیاتر درێژ بکەنەوە و ڕۆژێک زیاتر پاکتری نیشان بدەن، بەردەوام لە فرت و فێڵێک دەگەڕێن بۆ ئەوەی کەسانی دیکە سزا بدەن و بەردەوام
تیۆری پیلانی مؤامەڕەیی پیلانگێڕی ساز دەکەن لە بەرامبەر کەسانێک و ئەمە وا دەکا کە حکوومەت لە کۆتاییدا دوای ئەوەی هیچی بەدەستدا نامینێ بڕیارێکی شەڕ بدا و هەموو وڵاتەکە ڕوبەڕووی شەڕێکی ناوخۆی زۆر زۆر تند بکاتەوە. ئەمەش فلیمەکەیە. بەڵام هاوڕێیان مەسلەی شێروانی مەسلەی ڕقێکی زۆر زۆر کۆنا. یعنی لە مێژووی پارتی دیموکراتی کوردستاندا پارتی نە لە ئیبراهیم ئەحمەد نە لە حەمزە عەبدوڵڵا نە لە جەلال تاڵەبانی بەو شێوەیە نە لە نەوشیروان مستەفا و ئەوانی دیکە لەیەکێکیان نەترساوە بەو شێوەیە نەترساوە و پارتی لە مەزهەبەکانی زۆر زۆر نەترساوەکو خورشیدیەکان کە ڕاویان دەنێن و دوایی ناچار دەبن دێهاتەکانی خۆیان چۆڵ دەکەن و دەچنە ناوچەی قوشتەپەی هەولێر لە ئیتر لە ترسی بنەماڵی بارزانانی لەوێ لە تەنەکە و جەمەلۆن خانوو دروست دەکەن لەوێ نیشتەجێ دەبن و بێبەختیەکەی ئەوان ئەوەیە لە ساڵانی هەشتا کاتێک پارتی دەکەوێتە پێش پاسدارانی ئێرانی حازیۆمران و چۆمان ڕزگار دەکات لە بۆ ئێران ڕژێمی سەدام حوسێن کە دەستی ناگاتە بنەماڵی بارزانی ئەچێ ئەم بارزانیە فەقیرانە کۆمەڵکوژ دەکات کۆمەڵکوژ دەکات بە تایبەتی پیاوەکانیان کۆمەڵکوژ دەکات ئیتر ژنەکانیان گەلێک لە ژنەکانیان لەو سەردەمەی ئێمە کە منداڵ بووین دەمان بینی ماڵ بە ماڵ دەرۆزیان دەکرد و هەندێکیان تووشی کردداری خراپ و فەحشەیش دەبوون لە ناچاریدا بەداخەوە. بەڵام هەر لە مێژووی پارتیدا لەو ناوچەیەدا کەسێک بنەماڵەیەک لە شێروانیەکان کە ماڵی حەمەداغی مێرگەسۆری و بە تایبەتیش فاخیر مێرگەسۆری دەبێتە ترسێک لە بۆ پارتی. ئەو ترسەش پەیوەندی بۆەوە هەیە کە فاخیر بە پێچەوانەی عەشیرەت سەرەتا ئەزمموی لەناو حیزبێکی وەکو حیزبی شیوعی عراقیدا هەیە. حیزبی شیوعی عراقی ئیتر نرخی فاخیر نازانێ و دوای ئەوەی کە ناکۆچ هەندێک ناکۆچی فکری ساز دەبن هەتا وەکو ئێستاش پێیان وایە فاخیر جاسووسی ماڵی بارزانی بووە بەڵام ئەسڵ و ئەساسی نییە و ئیتر فاخیر دەردەکەن فاخیر بە ناچاری دەبێتە پارتی و ئەو دەستگای پاراستن سەرەتا وابزانم هەر فاخیر مێرگەسۆری سازی کردەوە بەڵام لە فاخیر مێرگەسۆری و براکانی و باوچی بەچ دەردەسەریەک بردران چونکە لەو سەردەمەدا وەکو ئێستا ئەوەی کە پێی دەگوترێ ئاژ بەتاڵ کە پارتیەکان پێی دەڵێن نسکۆ ئەو نسکوێە ئەو گوایە نسکوێ ئیتر زۆر زۆر نزیک بووە و ئەو کەسانە ئەکرێ ئەو پۆتانسیلیان تێدا هەیە کە بۆشاییەکە پڕ بکەنەوە و ئەمەش هەتا ڕادەیەک ئەوەی خۆی هەیە جێگای خۆی دەگرێ ئەو ترسە مەسەلەن تەماشای خورشید هەرکی بکەن تەنانەت سەرۆک عەشیرەتیش نییە کەسێکی ناو عەشیرەتی هەرکێ تەنانەت پێشمەرگەی پارتیە چ دەردێکی بە پارتی کرد چ دەردێکی بە پارتی کردیانی دێگەی گولە نەما بە پارتیەوە نەنێ ڕۆکەت و موشک نەما بە پارتیەوە نێ ئۆتۆمبیلی هامەر و ئەمریکی پارتی نەما نەیسووتێنە و گولەی تێنەگری و دوایی پۆتی جەنابی مەسرور بارزانی شکاند و ئیتر هیچ حسابێکی بۆ نەکرد لەسەر دەستی نێچیروان بارزانی ئاژ بووە وەیانی شەڕەکەی ڕاگرت ئێستا کەش لە جێگای خۆیەتی یعنی ترسی پارتی لەم جۆرەشتانە گەلەکە شێروانیش بە حکمی ئەوەی هەم لە ناو ئەو بنەماڵەیە ئەو لە ناو ئەو عەشیرەتە لەو کۆمەڵگەیەدا هاتووە و هەم پەیوەندیەکی وەکو فاخیر مێرگەسۆری پەیوەندێکی زۆر زۆر باشی لەگەڵ دەوروبەرانی دیکەی بادینی و غەیری بادینی هەیە ترسەکە هەمووی بۆ ئەوە دەگەڕێتەوە هیچی تر نییە و ئەمەش لاوازی هەموو پارتیمان نیشان دەدا ئەو پارتیە کە ئەو هەموو سوپایی هەیە ئەو هەموو کادرە زۆرەی هەیە گوایە ئەو هەموو دەنگە دێنی تێگەی تەماشا دەکەین لە ناخی خۆیدا چەند لاوازە و چەند ترسنۆکە و بەداخەوە ئەمە دەبێتە زەبرێکی زۆر زۆر گەورە
هەم لە بۆ هەموو ئەزمونەکانی کوردی لە بەشەکانی دیکەی کوردستان و هەم بە تایبەتی لە بۆ پارتی دیموکراتی کوردستان و ئەمە بە هەمان شێوە دیسە کەسێکی وەکو شێروان شێروانی دەکات بە سەرکردەیەک کە ئەو پۆتانسیێلەشی تێدا هەیە بە تایبەتی شێروان شێروانی دوای زیندان. داخەکەم زیاتر لەوەدایە، لەو ئەوڕۆپایە، لەو ئەمریکایە، لەو کەنەدایە، لەو ئوسترالیایە چەندین کەسایەتی کورد هەمدام و دەستگایان هەیە ویانیش بەردەوام ساڵانە داوای کۆکردنەوەی دەنگ دەکەن، خەڵکەکەش دەنگیان پێدەن و ئەمانە جگە لە کەسایەتی ئامینە کاکە باوە کەسێک نابینی ڕۆژێک لە ڕۆژان لە دژی ئەو زۆڵمە، لە دژی ئەو کردارە چەتەگەری و نایاساییەی کوردایەتی یەک قسە بکە ڕۆژێک کەسێک نادۆزیوە، کەسێک نابینی، هەموو چاوی خۆیان گرتووە. وەکو حیزبە کوردستانیەکان کە لە شێوەی نەعامە ئەو ئاژەڵە کە باڵی هەنەقاتی زۆر زۆر گەورنە کە ئاژەڵەکە بەخۆش زۆر زۆر گەورەیە کە سەری خۆی دەخاتە ژێر ئارد و قنیشی لە ئاسمانە، هەموو وەکو ئەوانەیان لێ هاتوو. کێشەکە لەوەدایە. دیتر ئەس دەخوازم ji بۆی هەواڵی مەیبادینان و هەواڵی کو سۆرانی نزانن چەند گوتنێکی کورت لەسەر مەسەلەیە شێروانی ببێژم بێک و مەسەلەیەن تیۆری و دەست پێکەدا من بە سۆرانی بەحس کرد دووبارە بکەم. هەواڵن هێژە مەسەلەیە شێروانی تەکیلیا خۆ بە پسیکۆلۆژی و ترسە ماڵباتە بارزانی هەیە. ئەو ترس و پسیکۆلۆژی چاافکانیا خۆ دیرۆکێدا جێدیگرە. یعنی لە ساڵێن 1960دا لە ناوە ماڵباتە شێروانیاندا حەمەداغای مێرگە سۆری هەبوو کە ماڵباتێک بوون، هەموو چەکداری پارتیا کۆمونیستی عراقی بوون، حیزبی شیوعی عراقی و دە ساڵێن هەفتێدا ئیدی ناکۆکیێوان بە پارتیا کۆمونیسترا چێ دەبێ و دڕونن مەجبور دەمینن ئەن بچن ناو حکوومەتە عراقی ئەنجی بچن ناوە پەدەکێ جێکی وان نامێنێ دچن ناوە پەدەکێ ji xwe mirovên pedekêne yani Hemedağê Mêrge Sûrî ez bawerim xalê Mela Mustefayê jî wê demê êdî tu lê dinirî ji bo ku Faxîr Mêrge Sûrî di nava Partiyê Komûnîst de hatiya astê wî rewşenbîrî tekiliyên wî civakî û dunyabîniya wî gelekî berfirehtir e potansiyela wêyekê têda heye ku sala 1974-75 gava ku azbetal dibe hereket malbata barzanî nekarin hereketê bimeşînin û alîkariya İsraîl û İranê li ser wan qut dibe û azbetal dikin lê naxwazin kesek li şûna wan bimîne û şer bike û berxwedanê bike siyaset bike hereket jî bike ew dixwazin hereket bi xwe re bibin Emerîkayê û wisa jî dikin di deviyê de ji bo ku hereket bike bi xwe re bibin êdî devê demê de tu lê dinirî kesekî mîna Faxîr Mêrge Sûrî û malbata wî ke 10-12 kes têda cêdigirin yek bi yek hemiyan teror dikin û dikujin ji bo ku potansiyelê wanî komkirina hereketê û alternatîf heye serkirdayetî û serokayetîkirina hereketê heye dikujin. Îro jî ev tirsa Mesrûr Barzanî ji şêrwanî tenê ew e tekiliya xwe bi tiştekî dinê nîne berastî jî tenê ew e û bi taybetî jî şêrwanî û bi taybetî piştî zîndanî li zîndanê de berastî nîşandaya îspatkiriye ku dikarî heta ciyekî rola serokatîkirinê bibîne ji bo ku şêrwanî kesekî hem badîniya hem soraniye hem Süleymaniye hem Duhokiye ji her bajarekî Kurdistanê tekiliyekî wî heye 10 tekiliyê wî hene li çend malan rûniştiya nan xwariye li her bajarekî geriya ye û
و کەسێکی فعالە، کەسێکی هاتیە دەرەوە دنیاژی دیتە، کەسێکی وسە تەسک بین نینە، ئەو پۆتەنسیل تێدا هەیە کو بکارێ ترسێکی چێ بکە. ئەو نیشانی مەدەدا کو پەدەکە بە قاسی و ئیدا دەکە ئەو قاسی دەنگان تینی لە هەڵبژارنی وە قاس چەکداریوی هەنا لێ دەناو خۆدا چ قاسی ڕزیە، چ قاسی گەنیە و چ قاسی لاواز ئەو vێیەکێ نیشان دەدا و بە تایبەتیژی ئەڤ یەک بەڕاستی زەرەرێکی مەزەن لە حرەکەتا کوردی لە هەر بەشێکی کوردستانی دەدی. یعنی بەرێ ئەو کاری بوون ئەوروپا و دنیای بخاپینن، ئەوروپاژی ئەمریکاژی دەخواست بێ خاپاندن کو دەگوتن مۆدێلە کوردستانە عراقی مۆدێلەکە ji بۆی هەمی عراقی حتا دەگوتن ji بۆی ڕۆژهەڵاتە ناڤین و نەها هەر کەسێک نەفرەتێ لەوێ مۆدیلە دیکە ji بۆی ئەو مۆدێل بەڕاستی مۆدێلەکە کو مۆدێلە ڕژێما 12 ئەیلول یا فاشیست یا تورکیاییژی دەرباز کردە من میناکە vێیەکی ئانی ساکینە جانسز هەر ڕۆژ لە زیندانە دیار بکرێ تف دخستە چاوێ جەندرمەیان و جەلادان لێ دەوڵەتە فاشیست یا تورکیایە ڕۆژێکی نەگوت کە ئەس حکمێوی ڕۆژێکی سەعاتێکی درێژتر بکە ji بێ ku تف لەمە کردە. مەسرور بارزانî niha dibêje Şêrwan Şêrwanî پاسەوانێک حرەسێکی زیندانê tehdît kiriye 4 ساڵ و nîvê din cezayîwî dirêj kirin ku cezayîwî xelas bûye. Tenê ji bo ku li zîndanê dernekeve û rola serokatiyê nebîne û destselata çetegerî ya Kurdayetî bi dolêva nebe. Tenê ev e. Mixabin gelek siyasetmedarên me ji partiyan dev ji partiyan berde gelek siyasetmedar li Ewropayê jî hene gelek sazî û dezgeh hene êdî ku her sal ji bo parlamento daxwaziya dengan ji me dikin lê li hemberî bûyerekî wisa dengê xwe nakin. Ew jî xweveşartinekî wisa ye ku berastî eyb e û piranî jî wane endamên partiyan sosyalîst û sosyal demokratîn û behsa demokratî û azadiyê dikin û dibêjin em ji bo wê bûne endam parleman ji bo ku li welatê me demokrasî nebûye, yasa nebûye, qanûn nebûye. Lê gava ku li Hewlêrê li Silêmaniyê bê yasayî û bê qanûnî dibe dengê xwe nakin, dengê xwe bilind nakin. Ew şerbekî pir mezin e. Heta bernameyekî din silav û rêz ji we re li kerema xwe hewl bidin vê kanalê ji bo dost û hevalê xwe ve parve bikin û ji wan bixwazin